لە سۆرانەوە ئازادەوە مەراوی وەردەگرم. ئازاد سڵاو لێ بێتۆم کاتەی تۆش باش. دەمەوێت ڕەوشی کەش و هەوای سۆران بزانم. ناوچەیەکی سارد ئەم شەپۆلی بەفربارینە تا چەند کاری تێکردووە؟ بەفر بە چ ئەندازەیەک باریوە؟ بەڵێ کارزان سڵاوێتەوە و لە بینەرانی بەڕێزیش بێتن. دیارە ئەم شەپۆلە بەفربارینەی کەوا لە شەوی ڕابردووەوە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە. ئیداری سۆرانیش بە تەواوی قەزا و ناحیەکانەوە بە هەر چوار قەزای بڵین سۆران، چۆمان، مێرگە سۆر، ڕەواندوز بە تەواوی ناحیەی قەزاکانەوە بەفربارین گرتووەتەوە. لە سنتەری قەزای سۆران لە شەوی ڕابردووەوە تاوەکو بەرەبەیانی ئەمڕۆ تا کاتژمێر 8 بەیانی بەفربارین تایدا بەردەوامی هەبووە. 13 سانتیمونی و لە سنتەری شاروە لە بەشێک لە شوێنەکان تاوەکو 20 سانتیم بەفریش باریوە. هەروەها لە چۆمان 15 سانتیم بەفر باریوە و لە حاجی ئۆمەران سەروی 6 سانتیم باریوە. لە قەزای مێرگە سۆریش 6 سانتیم باریوە. دیارە لە تەواوی قەزا و ناحیەکان بەهۆیەوە بەفربارینەوە هاتوچۆی ئۆتۆمبیلەکان لەگەڵ یەکتریان پسرا بوو تاوەکو بەیانی، بەڵام بەیانی دیارە تیمەکانی ڕێگا و بان دەستیان بە پاکردنەوەی ڕێگاکانی نێوان قەزا و ناحیەکانی سنوورەکە کردووە. تا ڕادەیەک ئێستا لە بەشێک لە شوێنەکان هاتوچۆ هەیە، بەڵام لە نێوان چۆمان بۆ حاجی ئۆمەران هاتوچۆ نییە بەهۆیەوەی کەوا ڕۆژانی ڕابردووش بەفرێکی زۆر لە نێوان چۆمان بۆ حاجی ئۆمەران باری بوو. ئەو بەفربارینەی شەوی ڕابردوو تاوەکو بەیانی ئەم ڕۆژکە ئێستاش لە بەشێک لە شوێنەکان بەردەوامی هەیە بەفربارین. ئەمە وای کردوەکوا ڕێژەی بەفربارین زۆر زیاد ببێ لە حاجی ئۆمەران، بە تایبەتی لە ڕێگاکانی نێوان چۆمان بۆ حاجی ئۆمەران لە زۆرێک لە شوێنەکان نزیکەی مەترێک بەفر لەسەر یەک کەڵەکە بووە. ئەوە ماوەی 5 ڕۆژە مەرجی نێودەوڵەتی حاجی ئۆمەران بەڕووی هەرێمی کوردستان داخراوە. جموجۆڵی بازرگانی لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی ئێران بە تەواوی پچراوە، هەروەها هاتوچۆی گەشتیاریش پچراوە. ئەم بەفربارینە وای کردووە کە هاتوچۆی نێوان بەشێک لە گوندەکان لەگەڵ قەزا و ناحیەکانی سنوورەکە بە پچرەچە ئێمە پەیوەندیمان بە بەڕێوەبەری ڕێگاوبانی سۆرانیش کرد. ئەو ئاماژەی بەوەدا ئێمە بە چەند پلانێک کارەکەین بۆ ئەوەی ڕێگاکان پاک بکەینەوە. وتی ئەمە ناتوانین هەمووی بە یەکجار پاک بکەینەوە، بەڵکو سەرەتا ڕێگای نێوان قەزاکان ئەەکەینەوە، دواتر ڕێگای ناحیەکان و دواتر ئەوەی لە توانایاندا بێتن ڕێگای گوندەکانی شەکەنەوە لەگەڵ بڵین لەگەڵ شارەکان. کارزان من ئەمەوێ ئاماژە بۆ بدەم بەفربارین بە سۆران شتێکی نامۆنیە، بەردەوام ساڵانە بەفر لەم شارە ئەبارێتن، بەڵام ئەوەی ئەمڕۆ جیا ئەکاتەوە لەگەڵ ڕۆژەکانی تر. هاتنی گەشتیار ڕەنگە ئەمڕۆ وەکو ڕۆژانی ڕابردوو یا خود وەکو ساڵانی ڕابردوو نەبێ بۆ سۆران، چونکە ئەمڕۆ لە هەولێریش بەفرباریوە. ڕەنگە ڕۆژانی ڕابردوو یان ساڵانی تر کە بەفر ئەباری خەڵکێکی زۆر لە پارێزگای هەولێرەوە بۆ بینینی بەفر بۆ وێنەگرتن دەهاتن سەردانی سۆرانیانە کرد، ناوچە شاخاویەکانیانە کرد بۆ ئەوەی دیمەنەکانی بەفر ببێنن و لە نێو بەفر وێنەی یادگاری بگرن. کارزان ناوچەکە ناوچەیەکی ساردی شەمەوێ ئاماژە بۆ بدەم سەبارەت بە سوتەمەنی هاوڵاتیان لەم ناوچەیە تەنها بەرمیلێک نەوتیان وەرگرتووە. ئەمەش نەوتیش خۆتەزانی کە لە ئێستادا لە بازارەکاندا نرخەکەی گرانە. ئەمەش وای کردوەکەوە بارگرانیەشتر بۆ هاوڵاتیان دروست بکاتن، چونکە بەرمیلێک نەوت بەشی ماوەیەکی زۆر کەم ئەکاتنکەوە هاوڵاتیان بۆ گەرمکردنەوە بەکاری بنن، بۆیە هاوڵاتیان پێویستیان بە نەوتی زیاتر ئەبێتن. بەڵێ کارزان ئەمە زانیاریەکان. ئازاد ئۆمەراوی سپاس بۆ زانیاریەکانی تۆش لە سۆرانەوە. بەو هیوای کە هاوڵاتیان لە سۆران لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان تەواو دڵخۆش بن.